بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باسوخوازی ئەمڕۆماندا باز لە دڵسۆزی و ئیخلاس دەکەین لە پەرستش و عیبادەتەکانمەدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئێمە فەرمانمان پێ نەکردوون تەنها بەوەی کە بە دڵسۆزی و ئیخلاس و نیەتێکی پاکەوە پەرستش و عیبادەتەکان بۆ خوا ئەنجام بدەن و خوا بپەرستن. واتە خوای گەورە نیەتی پاک و یەکلابوونەوە بۆ خوا و دڵسۆزی و ئیخلاس لە هەر کارێکدا دەکاتە بنچینە و پێوەری وەرگرتنی کارەکان. عاریف و شاعری خواناسی کورد مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی ئەو کەسانەی کە لە دڵدا ئیخلاس و دڵسۆزیان نییە و کاروبارەکان و زۆربەی پێداویستەکانی ژیان لەگەڵ خوا و لەگەڵ دەسەڵاتدارانە بەشەکەن لەگەڵ خوا و خەڵکتا بەش دەکەن دەفەرمێ لە دڵدا خەڵق و خوددا بوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاک واتە ئەو ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینەی کە ئێمە بە ڕەمزی تەوحید و یەکتاپەرستی ئەزانین و بە ڕەمزی دڵسۆزی و ئیخلاسی ئەزانین بۆ خوای گەورە ئەگەرچی بەدەم بگوترێ بەڵام لە دڵدا تۆ پێدوا بێ ڕازقێک و ژێنەرێک و مرێنەرێک لەگەڵ خوادا هەن ئەو کاتە ئەوەی دەم هیچ ئیسفادە و هیچ سوودێک بە مرۆڤەکە ناگەێنێ. هەروەها دەربارەی ئەو کەسانەی کە دوعا دەکەن بەبێ ئیخلاس و بەبێ دڵسۆزی و بەبێ عشقێکی خوایی دەفەرمێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عشق تەکراری حرفە بەس دەمی پڕیا خوددا خوددا. دڵسۆزی و ئیخلاس بنچینە و پێوەری یەکەم و سەرەکیە بۆ وەرگرتنی هەموو کارێکی مرۆڤ هەم بۆ دینی هەمیش بۆ دنیای. خوای گەورە هەمیشە فەرمانی بە موسڵمانان کردووە کارەکانیان بە ئیخلاس و دڵسۆزیەوە بکەن و بڕازێنەوە ئەگەرچی کەم و بێبەر هەمیش بن. چونکە خوای گەورە هیچ کارێکی گەورە و ناودار وەرناگرێ ئەگەرچی نیەتی خاوەنەکەی بۆ خوا نەبێ و تەواوی ئەو کارانەش وەرەگرێ ئەگەر ڕزگارکردنی بێچوە پشیلەیەکیش بێ لەبەر خاتری خوای گەورە ئەمە خولای خوای گەورە زۆر گەورە و مەزنە. معازی کوڕی جەبەلی گەورە هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای ئامۆژگاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم پێی فەرمووی پێغەمبەری خوا ئامۆژگاری بکە. پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم پێی فەرموو دینداری و کاری خۆت بە دڵسۆزی و ئیخلاسەوە بکە و دوور لە نیەتی دنیا پەرستی بجوڵێەوە ئەو کاتە سوودمەند و ڕزگار دەبی ئەگەرچی کردەوەشت زۆر کەم بێ. دڵسۆزی و ئیخلاس چ گرنگیەکی هەیە چ ڕەونەق و بەهایەک بە پەرستش و عیبادەت و کارەکانمانەدا چۆن کاروبارێکی دنیایی چێژ و خۆشگوزەرانیەکی دنیایی خۆمان ئەگەر نیەتی بۆ خوایی و یەکلابوونەوەی بۆ خوایی تێدا بێت چۆن کارەکانمانە گۆڕێ بۆ پەرستش و عیبادەت. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا ئاماژە بەوە دەکات دەربارەی ئەو پیاوە چوارشانە و باڵابەرزەی کە هاوڵان سەرسامی خۆیان دەرەبڕن دەڵێن ئەگەر ئەمە لە پێناوی خوایە لە غەزا و جیهاددا بجەنگای ئەوە زۆر بەڕێزە بوو لای خوا. پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر هاتبێتە دەرەوە بۆ بەدەستێنانی ڕزق و ڕۆزیەک بۆ خۆی و ماڵ و منداڵی ئەوەش فی سەبیلی لایە وەکو جیهاد و غەزاکردن واتە نیەتێکی باش لەبەر خاتری ڕەزامەندی خوا هەمیشە کارەکانمان لە کاری دنیاییشەوە دەکاتە کاری قیامەتی و بێگومان پاداشتی لەسەر وەرەگرین. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عوسمانی کانی کوردەیی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت باز لە دڵسۆزی و ئیخلاس دەکەین لە پەرستش و عیبادەتەکانمان و پاشتر لە کاروبارەکانی دنیاشماندا. مامۆستاگیان سەلام عەلەیکوم زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵ بووین کە جەنابتان میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوون. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتای خوای گەورە پاداشم داتەوە. زۆر سپاس دەکەم. مامۆستا سەرەتا بە وەکو پێناسە و دەواازەیەک بزانین دڵسۆزی و ئیخلاس لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چییە و بە چ شتێک دەگوترێ ئیخلاس و دڵسۆزی؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. لسرتاوە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ ئەم کاتە گرنگی کە بەمەدا و سپاس و سڵاو ڕەوان هەیە بۆ ئەم بینەرە بەڕێزانەی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر گرنگە لە ئەنجامدانی پەرستش و خواناسی و عیبادەتەکانمان وەکو هەوێنێک وەکو تامێک
ئیخلاس و بێگەردی و پاچی بۆ خۆی ڕەب العالەمین تێدا بەردەستە بکرێن. معلومە هەر کارێکی دنیایی، هەر کارێکی مباح، هەر کارێکەوە پەیوەستی بە بینی بەندە و خواوە نەبێ بەبێ ئیخلاسیش هەردەکرێ. بەڵام ئەو کارانێکەوە محضەن لله بێ و تەنها بۆ خوا بێ بەبێ ئیخلاس و بەبێ بێگەردی بۆ خوا هیچ ئیسفادەیەکی نابێ. وەکو ئەو شیرەیەکەوە هەوێن دەکرێت بەبێ هەوێن کاتێکەوە هەڵدەبزرچێ سبەبی هەرزڵکانەکەی چییە؟ ئەوەیە کە هەوێنەکەی تەواو نەبووە، کەواتە هەوێنی خواپەرستی ئێمە ئیخلاسە. ئیخلاس نیسبەی نەجاح و نیسبەی مۆفەقی و هەروەها ئیخلاس دەبێتە مایەی قبول بوون لە خۆی ڕەب العالەمینەوە بۆ ئینسانەکان. بۆیە زانان ڕەحمەتی خوایان لێبێ پێناسەی ئیخلاسیان کردو فەرمیوانە ئیفراد القەلب لله، بە تاکدانان و بە تاکگرتنی خوا لە ناو دڵەکاندا. واتە هەر کارێکت کرد هەر لە ناخواردن، هەر لە خەوتن، هەم لە ڕاضە وەرزشکردن، هەم لە سیلە و سەردانەکانت، هەم لە پەیوەندی کۆمەڵایەتەکانت بڵێ خوای پەروەردگار ئەو کارە بۆ تۆ دەکەم. لە سەرەتاوە گرینگە ئینسانی ئیماندار نیەتی خۆی پاکاتەوە. لەبەرەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما الأعمال بالنيات، کردەوەکانی ئینسان لە ڕووی قبول و لە ڕووی پیرۆزیانەوە پەیوەستە بە نیەتیانەوە. نیەت دەبێتە سەنجی مەحەک، نیەتە بەڕاستی ئینسانی ئیماندار بەختەوەر دەکا. هەر کەسێک هیجرەتێک بۆ خوا بکە، جیهادێک بۆ خوا بکە، حەجێک بۆ خوا بکە، فەقیرێک تێر بکە، هەژارێک لە نەبوونیەکەی دەرباز بکە، ئەگەر ئیخلاسی پێوە نەبێ، ئیخلاسی تێدا نەبێ، بەڕاستی ئەو کارەیە فەجعله هەباء منثورا. وەکو ئەو تۆز و خۆڵ و پوش و پەڵاشەی لێ دێ کە لە بەردەمی ڕەشەبایەکدایە. چۆن ڕەشەبا دێ پوش و پەڵاشەکان دەبا و لولی دەدا و لە دۆڵێکی دەکوتێ، ئەوهاش نوێژ و ڕۆژ و تاعەت و حەج و عیبادەت و خزمەتەکانمان دەبێتە تۆزی بەردەمی ڕەشەبا و هەر دەمەی لە جێیەکدان. بۆیە خوای ڕەب العالەمینیش جل جلاله دەفەرمێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. خوای ڕەب العالەمین دەفەرمێ فەرمانمان نەکردووە بە هیچ پەرستشێک إلا دەفەرمێ مخلصين له الدين، تەنها دەبێ ئەو عیبادەتە صفتێکی هەیە کە صفتەکەش مخلیص بێ، واتە بێگەرد بێ، پاک بێ، خالص بێ بۆ خوای ڕەب العالەمین لە ئەنجامی ئەوەی کە تۆ دینداری دەکەی، خواپەرستی دەکەی. واتە ناکرێت کەسێک بە ناوی دینداری و بە ناوی خواپەرستی و بە ناوی خێر و حەج و چاکە مەبەستی ڕەزامەندی خەڵکیش بێ. خۆ دەکرێت کارێکی یاسایی بێ، کارێکی گونجاو بێ، کارێکی شەرعی بێ، لای کەمی خەڵک لێ ڕازی بێ، پاشان خوای ڕەب العالەمینیش. نەکخوا نەخواستە من کارێک بکەم ئەو کارە یاسایی نەبێ، کارێک بێ لەبەر چاوی خەڵک ناشرین بێ، ئەنجاش بڵێم مەبەستم بۆ خوایە. دەبێ ئینسان بۆ قبولبوون کردەوەکانی هەم ئاگاداری لایەنە شەرعیەکەی بێ و هەمیش لایەنە معنەویەکەی کەوا لایەنی ئیخلاس و پاک و بێگەردیە بۆ خوای ڕەب العالەمین. خوای گەورە ئەو کردەوەی قبول نییە کەوا غەیری خوای تێدا هاوبەش بێ و شەریک بێ. ئەگەر بۆ ڕەزامەندی خوا بێ، ئەگەر بۆ دەستخۆشی بێ، ئەگەر بۆ ئیمتیازات بێ، ئەگەر بۆ بێ کە بڵێن بەڕاستی و تاربێژێکی باشە، بۆ بێ کە بڵێن پێشکەشکارێکی باشە خوا نەخواستە، ئەگەر بۆ بێ بڵێن بەڕاستی دیندارێکی باشە یاخود خێرەمەندێکی باشە، لەوانەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ فەهیجرەته إلى ما هاجر إليه. هەوڵ و تێکۆشان و سەعی و ماندووبوونیەکەی هەر بەوەیە کەوا دەستی کەوتووە، هەر سوپاسگوزاریەکە، دەستخۆشیەکە، ئیمتیازاتێکە کە پێی دراوە، ئەگەر نالەکن خوای ڕەب العالەمین خاوەنی هیچ دەستکەوتێک نابێ و ڕەزامەندی خوای پێوە نییە، لەبەر ئەوەی کەوا ئیخلاس و بێگەردی بۆ خوای ڕەب العالەمین نەنواندووە. زۆر باش مامۆستا کەواتە توانین بڵین پێوەری سەرەکی و بنچینەی وەرگرتنی کارەکانی مرۆڤ بریتە لەو ئیخلاس و نیەتەی کە لە دڵدا دروست دەبێ. ئەگەر بۆ خوددا بوو کارەکان بچووکیش بن وەرگیراون، ئەگەر زۆر گەورە و زۆر ناوداریش بن، بەڵام ئەگە بۆ غەیری خوا بێ، بۆ ئازایەتی بێ، بۆ پاداشتێکی دنیایی بێەوە لای خوا بێ. بەنە من وەکو ئەو کەسەی کە لە یەکێ لە جەنگەکاندا هێندە ئازایانە جەنگا، بەڵام کە باسییان بۆ پێغەمبەری خوا کرد فەرمووی ئەوە لە ئاگری دۆزەخایە چووکە گوت بەر لە مەرگی گوتێتی من لە پێناو بەرزکردنەوەی هۆزەکەم و قەبیلەکەم جەنگاوە. بێگومان تەنها ئەگەر بڵێن مەرجعیەت بۆ قبولبوونی کردەوەکان ئیخلاسە، ئەم فەرمودەی کە جەنابەت
دفرمي كتواكل كده فهم من قاتل لتكون كلمة الله هي العليا فرمي تنها أو كسب وخواتي كوال بيناو إعلاو برسكرنوي كلمة لا إله إلا الله بزنجي واتا أقل بيناو قوميت بو أقل بيناو شجاعت بو أقل بيناو شتشواب كوا عبادة دا مطلوب نيا إما برهلسنين واتا دجاتيناك إن لقل قوميت واتا تنها أو ما بس يعني إنسان أجر هاتو دفاعي لقوميتي خوش كرت بابش شي بو خواي بك خوادا فمي وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا خواي رب العالمين إيه ميكروتو هوزو تيرا تيرا بوي كوا يكتر بناسينو باشان دفرمي إن أكرمكم عند الله أتقاكم بريسترين تانو بيروسترين تان لكن پروردگار تان چيا أو كوا زورترين باريزي بو خواي رب العالمين دكا كواتا قوميتش گناه بارنيا وهروها دفاع كدن لا عشيرة گناه بارنيا ما لم يأثم بيغمبر خوا دفرمي صلى الله عليه وسلم تفضيلي مسلمانك بكي لسر خلشك كوا تنها خزمتك أو خزم استنكارا يا أخوانا خواست أخوانا ناسا يا خلقي جوابه كلارو اللوير به بكلك به بو كومورغا مجتمعي خوي أو الشرع دازينا بتوا بو قبولي عمل كان وكذا وكان من وكو أو شعارك وهذا فرمي إياك نعبد وإياك نستعين تنها برستش بس نییە بۆ خوا ڕازی کردن بەڵکو دەبێت حەسرێکە بێت کە ئیاکەیە معلومتانە ئیاکە کە تەقدیم کراوە لەسەر نەعبودووی دەبێت نەعبود و ئیاکە بێ بەڵام کە ئیاکە نەعبود و پێشکەوتۆ بۆ یەکەوە حەسی تێدا بێ واتە تەنها و تەنها تۆ دەپەرستن ئەی پەروەردگار تەنها و تەنها تۆ پشت و پەنامانی ئەی پەروەردگار ئەوە گرینگە لە عیبادەتەکەدا بۆیە لە قورئاندا ئەگە سەیر دەکەی سوبحان الله سوورەتێکی کامل بە ناوی الئیخلاص هاتووە الئیخلاص واتە بێگەردی بۆ خوا پاشان بێگەردی بۆ خواناسان بۆ مسلمانان بۆ هەموو شتێک دەفەرمێ قول هو الله ئەحەد ئایا ئیخلاسی بۆ خوا چییە ئەوەیە تۆ یەکتا پەرست بی بۆی کەوا تۆ خوا بە واحد الأحد بناسی بۆی کە خوای رب العالمین بەبێ شەریک و بەبێ هاوبەش و بەبێ یاریدەدەر و بەبێ ئەولاد و بەبێ داک و باب بناسی ئەنجا تۆ کەسێکی مخلیسی لە خواپەرستیەکانت و هەروەها خواپەرستی بێگەرد ئەو خواپەرستەیە کە خوای رب العالمین دەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء خوای رب العالمین دەفەرمێ ئەو ئیماندارانی کەوا دەبەخشن و لە پێناو خوای رب العالمین واتە لێرەش ئیخلاسەکە مەطلوبە داواکراوە دەبێ ئێمە لە کاتی خێرکردنەکانشمان ئیخلاسیمان هەبێ وەکو چ وایە ككارك بكردويش إخلاص وبيكي كذا مثل الذين ينفقون أموالهم في سبيل كمثل حبة وكو أودن كجنما ويكاتك وبراجو تيارا كمان ديتشيني وأودن كجنما شين دبيو حود قولان دقري حود قول يشيش صدن شتدا يا أخويا رب العالمين يقبح حوسد أو كردوي بو خاونا كده جيرتوا أجر هاتو بإخلاص وبو وأخوانا خواستا أجر بريا وبو أجر ربا مايت يدابو أو كردوانية قبول نية أو كردوي رد بيتوا نوكر خير وباداش دزناكوي بقرا بيغمبر خدا فرمي الرياء الشرك الأصغر الرياء بازي والرياء كردن الربا ماي لبرتاوي خلق أواها وبشي قسكي أبو خوي رب العالمين دبي إنسان إيمان خوي دور بقري للرياء للسمعو للناو داري وللناو ناو بانجي بەڵێ زۆر باشە مامۆستا پێم خۆشە بچینە خزمەتی ئەو ئاەت و فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەو ئاەتانەی قورئانی پیرۆز کە باز لە هاندانی مسلمانانەکەن بۆ ڕەنگدانەوە یان بۆ منە بەکارهێنانی ئیخلاص و دڵسۆزی لە کاروبارەکانیاندا یا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن باز لە پێگە و فەزلی ئیخلاص و دڵسۆزیمان بۆ دەکەن. لسرتا أو آتك لخزمته دابوين كخواي جودة فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين أو الناس نام أو كدولي شعارية براستي إلا ليعبدوا الله مخلصين تنها فرمان كلاو بخوا برستيك كو خوا برستيا بريتي لا مخلصين له الدين بيجرديو بالرياي بخوا رب العالمين كذا بدي بكريم واروا پیغمبر خدا صلی الله علیه و سلم زور فرموده درباره اخلاص درباره پاک و بێگەردی و دووربوون لە ڕیا ئەگەر سیر بکەین
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی خێرێک دەکا کە خوای گەورە لێت قبول دەکا بریتێ لە ئیخلاس کە دەفەرمێ ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. نابێ ئینسانی ئیماندار هیچ کردەوەیەک کە بە ئیخلاس بۆ خوای رب العالمین ئەنجام دەدا بەبێ بە سوچی سەیری بکە ولو أن تلقى أخاك بوجه طلق. تاوەکو گەیشتێ برایەکی مسلمانت کە بەڕوێکی گەشەوە بەڕووی پێکەنی و تەبەسومک فی وجه ئەخیکە سەدەقە تەنها گرژینەوەیەک خێری دەستکەوێ ئایا بۆ زاری وهەیە حەجێک یاخود جیهادێک یاخود زەکاتێک یاخود دیفاعێکی گەورە لە پیرۆزەی ئیسلام ئەو خێرەی نییە کاتێکەوە ئیخلاس لێداڕنی ئەو ئیخلاس ئەگەر هاتوو داڕنرا گەورەترین عیبادەت گچکە دەکاتەوە و گچکەترین عیبادەتیش وەکو پێغەمبەر دەفەرمێ باوە لەو گرژینەوەیەک بێ زەردەخەنەیەک بێ لە ڕووی موسڵمانێک خوا نەخواستە واتێ نەبێ ڕوو لە موسڵمانی وەربژێڕی یان کردەوەکەی بە کەم سەیر بکەی یاخود خوا نەخواستە بڵێ خوا لە من هەر خۆش نابێ وەکو بێ ئومێدی بێ هیوایی وەکو ئەوەی کەوە مەیوس بوون لە ڕەحمەتی خوا ئەوە بەڕاستی ئینسانی ئیماندار کردەوەکانیشی گەورە بێ هەرگیزکەی دەکاتەوە بەڵام بە ئیخلاسەوە و بە بێگەردیەوە بۆ خوای رب العالمین کردەوەکانیشمان ئەگەر گچکە بوون هەر گەورە دەبێ هیچ ئیماندارێک لە ماڵی خۆی کە نوێژێک دەکا کە ڕۆژێکی سنەت دەگرێ دووشەم و پێنجشەمەوە یان سێزدە و چواردەی مانگە یاخود هەر شتێک لەو بوارانەدایە جاری وایە تووشی یەئەس دەبێت تووشی مەلولی دەبێت بە واتایی دەڵێ کێ دەزانێ من نوێژە دەکەم یان ئەو نوێژە بۆ دەکەم یان کەسی وا هەبووە بەهۆی ئەوەی بەختەوەر نەبووە لە ژیانی خۆیدا تووشی شیرێک بەخوا پەنامان بدە ئەوانە بەڕاستی هەمووی بچووک سیرکردنی کردەوەکانیەتی و بەکەمگرتنی کردەوە باشەکانیەتی بەڵام کاتێک کردەوەی ئینسانی ئەوە بێبەرەکەت دەبێ ئەگەر دوور بوو لە ئیخلاس ئەگەر ئیخلاس مەبەسمان نەبوو لە ناو کردەوەکانماندا هەوێنی عیبادەت و خواناسیەکان ئەوە نەبوو وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم اعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام وا خواپەرستی ئەنجام بدە واتە نوێژ ڕۆژوو حەج زەکات سەدەقە ئیسلاحی بین دوو مسلمانان دوو قسەی خێر هەر کارێکی چاکت کرد وا بیکە کەئەنەکە تراه كأنه تو خوای رب العالمین دەبینی جل جلاله فإن لم تكن تراه فإنه يراك. پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر تۆش خوای نەبینی کە نایبینین حتممە لە دنیای ئێمە فإنه يراك خوای رب العالمین ئێمە دەبینێ. کاتێکەوە تۆ هەست بە ڕقابەی ئیلاهی کرد موسڵمان نوێژ خوێن زەکاتدار حەجکەر ئەگەر هاتو ترسی خوای لە قەلبیدا بوو هەستی بە کامیرەی ئیلاهی کرد واللهی تەقییمی خۆی دەکا تعدیلی سورعی خۆی دەکا بۆ نمونە کاتێکەوە شۆفێرێک سیر دەکات لەسەر شەقامەکە کامیرەیەکی چاودێری هەیە بۆ تیژە ڕۆیشتن زەبتی سرعی خۆی دەکا و خۆی دەبەستێ و خۆی مەزبوط دەکا و ڕێک دەخا بۆ هەست دەکا کامیرێک لەسەر سەریتی چاودێری دەکا ئەگەر ئێمەش لە کردەوەکان و عیبادەتەکانمان لە نوێژەکانمان خشوعمان نەبوو خوا نەخواستە یاخود جاری وا هەیە ڕیامان هەبوو ئەوە هەموو نیشانەی ئەوەیە کەوا ئیخلاس بەرجەستە نەکراوە ئیخلاس هەوێنی کردەوەکەمان نەبووە بۆیە تووشی شیرک و تووشی ڕیا و تووشی چەندین کاری نەخوازرا بووین وەکو باز دەکەێت سومعەیە ناوداریە شۆهرەتە هەرچی هەبێ کە لەو کارانی خەڵک مەطلوبێتی تەنها ئیوایە بۆ سومعەبازی و بۆ ناو ناتورەکەیە لە ناو خەڵک مدحی بکرێ. بەڵێ زۆر باشە مامۆستا ئەو بوار و مەجالانەی کە پێویستە دڵخۆزی و ئیخلاسیان تێدا بێ واتیان بۆ منە بەدەر لە عیبادەت و پەرستشەکانمان بۆ کاروبارەکانی تر بۆ بوارەکانی تری ژیانمان کامانن ئەو بوار و کاروبارانەی کە پێویستە دڵخۆزی و ئیخلاسیان تێدا بێ. بەڵێ لە سەرەتاوە ئاماژێکم پێدا هەر کارێک بینی بەندە و بینی خوا بوو دەبێ هەوێنەکەی ئیخلاس بێ بەڵام شەرنیە تەنها نوێژ و ڕۆژ و خواپەرستی بێ تەنانەت جاری وایە سەردانیکردن و سلێ ڕەحم و پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی خزمایەتیش ئەوە شەر عیبادەتێکە یان چون بۆ مزگەوت عیبادەتێکە بە شێوازێکی وا بڕۆ کە دووربی لە ڕیا
خەڵکی وامان هەیە بەیانیان بۆ خەو هەڵدەستێت لەوانەیە خەڵک بێزار بکات بۆ سیارەی یاخود بە دەرگاکردنەوەی یاخود بە نەوعێک لە نەوعەکان بە ڕۆژ باسی بکاتەوە واتە کە لە ناو خەڵک ویستی خەڵک باسی بکاتەوە شەوێ پرسیارێک دەکات دەڵێ ئەو شەو هەستامەوە سەعات 3 شەوێ بوو 2 ڕکعات شەو نوێژم کرد ئەوەیان ئەو گوتنەوەیە ئینسانەکە توو شڕیا دەکات واتە شەر نییە ئیلا لە نوێژەکانمان لە حەج و عەمرە و ڕۆژوو ئەم شتانە ئیخلاس بێت دەبێت لە هەموو کردەوەکان تریشمان هەبێ باوە لەو کردەوەکانمان بۆ دنیاییش بێ دەبێت بە ئیخلاسەوە بێ هەر کارێک بە ئیخلاسەوە نەبوو لە ناو خەڵکیش جاری وهەیە خاوەنەکەی پێی کەسایەتی لە دەست دەدا بۆ نمونە خوا نەخواستە کەسێک سیفەتی درۆی هەبێ ناڕاستی ناڕاستگۆیی ئەگەر هەی بوو جارێک دوو جار خەڵک پێی باوەڕ دەکات و تەصدیقی دەکات جاری چوارەم و پێنجەم معروف دەبێت کە ئەو خەڵکێکی ناڕاستن خەڵکێکی ڕاستگۆنین یان ئەوەی دەستپاچیە سیفەتی دەستپاچی ئەمینی ئەمینداری کاتێکەوە ئەمین سندوقی کاتێکەوە ماڵ و دارایی خەڵک لە بەدەستیدایە ئەگەر جارێک دوو سێ خوا نەخواستە گەندەڵی تێدا کرا ناپاچی تێدا کرا ماڵ دیار نەما و بزر بوو ئەوەش هەر فترەیەکی کەمە شەخسیەت و کەسایەتی ئەو خەڵکە لاواز دەکات تەنانەت جاری وا هەیە لە تەعاملکردندا لە هەڵسوکەوت تا لە شۆفێری لە دوکانداری لە دراوسێداری یاخود لە هەر کار و پیشەکانی ڕۆژانەمان ئەگەر هات و ئەخلاقمان نەرم نەبوو وەکو ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەبەرە ئەو کەسە لە کەسایەتی و لە سمعە و لە ناو شوهرەتی کەم دەکاتەوە بۆ لەبەرەوەی موافقی شەرع نییە لەبەرەوەی خوای تێدا مەبەست نەبوو لە کردەوەکانی خۆ ئەگەر ئینسان لە جیرانێکی قبولکە هەرایەکە شەڕێکە ئاژاوەیەکە ئەوە دەبێتە مای قبولی لەکن خوای رب العالمین لەبەرەوەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر هاتوو بەندەیەک لەگەڵ خوای رب العالمین ڕاستی کرد خوای رب العالمین خۆشی دەوێت کاتێککە خۆشی دەوێت دەفەرمێ ئەی جوبریل فڵان کەسم خۆش دەوێت بڕۆ تۆش خۆشت بوێ جوبریل عليه السلام ئەو پیاوەی خۆش دەوێ ئەو ئافرەتەی خۆش دەوێ پاشان دەفەرمێ بڕۆ لە هەموو دانیشتوانی ئاسمان بانگەواز بکە کە فڵان کەس خۆشەویستی خوایە لەبەر ئەوەی کەسێکی مخلیسە کەسێکی دڵسۆزە کەسێکە دووە لە ڕیا کەسێکە بۆ سمعە و بۆ ناو و شوهرەت ناکە بۆ خواپەرستی هەوڵ دەدا پاشان دەفەرمێ بڕۆ لەسەر زەویش بانگەواز بکە فڵانی کوڕی فڵانیەن فڵانە ئافرەت فڵانە مسلمان لەکن خوای رب العالمین خۆشەویستە ئێوەش خۆشتان بوێ فەیوضع له القبول و پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ئەو ئیماندارە وای لێ دێ تاوەکو قبولێکی لە ئاسمانەوە بۆ دێ سبحان الله خەڵک قسە صحبەتەکانیشی هەر پێخۆشە لەوانەیە جاری وا هەیە جیرانەتیشی پێخۆشترە لەوانەیە سەفەری پێخۆشتر بێ لەوەی کە جاری وا لەگە برایەکی خۆی لەگە خزمێکی خۆی ناگونجێ بەڵام لەگەڵ ئەو مسلمانەی کەوا ڕازگۆیە پاک و بێگەردە مخلیسە بۆ خوای رب العالمین لەبەرەوەی خوای رب العالمین قبوڵیش پێ داوە بەهۆی ئیخلاسەکانیەوە ئەو هەوێنی کەوا ئیخلاس لە کردەوەکانماندا دەربێنی بەڕاستی ناشرین دەبێ کردەوەکانمان هەڵدەبەزڕچێ کردەوەکانمان خەڵک لەوانەیە فترەیەکی کەم بەڕاستی لێمان دەتۆرێ و ئەو خۆشەویستنەی کەوا فەرمانی پێکراوە ئینەمە المؤمنون ئیخوا ئەو برایەتیە بەڕاستی نامێنێتەوە لەبەرەوەی کە ئیخلاس نەماوە لەبەرەوەی کە خواویستی لە ناو کردەوەکانماندا کەم بەدی دەکرێت بەڵێ زۆر باش مامۆستا بەبەست لە گرنگی و سوود و بەرهەمەکانی ئیخلاس و دڵسۆزی بکەین بۆ کاروباری دنیا و قیامەتمان ئەگەر مرۆڤێک ئەم بۆ کاروبارەکانی دنیا و ئیش و کار و کەسابەت و چاکەکردن لەگەڵ دایک و باوکیا و لە پەرستشۆ عیبادەتەکانیان دڵسۆزی و ئیخلاس هەبوو و دڵسۆزی ئیخلاس ڕەنگی دایەوە و کاتە چه سوود و بەرهەم و کەڵکێک بە مرۆڤە دەگا بۆ لایەنی دنیا و قیامەتی بەڵێ بە دڵنیاییەوە وەکو باسمان کرد ئەگەر هەموو بەرگەکانی خواپەرستی ئاوێتەی ئیخلاس کرا و ئاوێتەی دڵسۆزی بۆ خوای رب العالمین کرا لە دنیا و لە دواڕۆژ ئەو ئینسانە تێدا بەهرەمەند دەبێ چ تەعامل و هەڵسوکەوت و ڕەفتار لەگە داکوباب یان لەگە دراوسێ یان لەگەڵ هاوڕێ یان لەگەڵ هاوپیشە و هاوکارە و هاو دراوسەیەکانی کردداری جوان بوو ئەو کەسە خۆشەویست دەبێ هەم لە دنیا هەمیش لە دواڕۆژ کاتێکەوە باسی چاکە لەگە داکوبابمان دەکەین جەناب باست کرد ئەگەر خوا نەخواستە داک و بابمان لێ ڕازی نەبن بەهۆی ئەو ئیخلاسێ بەهۆی ئەو نیەت پاکی دڵسۆزیە بۆیان
بەڕاستی ڕضا الله في رضا الوالدين ڕەزامەندی خۆش لە ڕەزامەندی دایک و بابدایە کەواتە دایک و بابم لێم ڕازی نەبێ بچم خوا ڕازی بکەم دەبێت لە بیدایەتەوە مڕازعی خۆم بکەم خزم و کەسم دایک و باوکم ئەوانەی کەوا ئەهلی ئیلتیزاماتن لە خۆمیان ڕازی بکەم بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ الجنة تحت أقدام الأمهات بەهەشت لەژێر پێی دایکانە بەو واتایی دەبێ ئینسانی ئیماندار ئەوەندە دڵسۆزی بنوێنێ بۆ دایکی بۆ باوکی تاوەکو نەستە بندی پێی داک و بابی بەهەشت بەدەست نێنێ بەهەشت مسۆگەر نەکا واتە بە دڵسۆزی بۆ داک و باب دڵسۆزی نواندن لە چاکەکردن لەگە داک و بابمان ئەنجا بەهەشت بەردەست دەکەێ یاخود لەگەڵ دراوسەیەکانمان کە خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه جبريل الأمين عليه السلام ئەوەندەی تەوسیەی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم بۆ چاکەکردن لەگەڵ دراوسێ و جیرانەکانمان پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وا خەیاڵم برد لە مێشکی خۆمدا ئەگەر دراوسێ وەفات بکات دراوسەیەکە میراتی لێ بگرێ ئەوەندە گرنگی پێدراوە ئەوەندە بایەخی پێدراوە بۆیە ناکرێ ئەمن کەسێک بم خۆم پێ ئیماندار و دڵسۆز بێ بەڵام لەگەڵ داک و بابم خراپ بم یان لەگەڵ دراوسێم خراپ بم یان لەگەڵ خزمە نزیکەکانم کردار و ڕەفتاری ناشیا و ناشەرعی ئەنجام بدەم لە هەر هەموو بەرگەکانی ژیان لە هەر هەموو کردەوەکان حتا سەی دەکەین خوێندنی دینیە خوێندنی هەر شتێکە هەر تعلیمێکە دەبێت بە ئیخلاسەوە بخوێنی کاتێکەوە ئیخلاس نەبوو زەفەرت نابێ واتە ناگەی بە ئامانج بە ئاوات ئەو کاتە تۆ ئامانج دەبێ لە کردەوەکانت تا ئەو کاتەی کردەوەکانمان ئامانجدار و لەکن خوای ڕەب العالمین قبول دەبێ ئەگەر هاتو ئیخلاس تێدا بوو ئەوەی کەوە خوێندنە ئەوەی کەوە سەرپەرشتی هەتیمی و بێباوکەکان دەکا ئەوەی کەوە سەرپەرشتی کاری خێری دەکا مەشروعی چاکەکاری و مەشروعێکەکەوە هەر شتێکە برا گەورایەتێکە جاری وا هەیە لادەیەکە ئەم لادێ برا گەورەیەکی هەیە سەرپەرشتی ئەم خەڵکە دەکا بۆ خوا واتە هیچ مەبەستێکی نییە بەڕاستی ئەوەش لەکن خوای ڕەب العالمین خۆشەویستە و بەرز دەبێتەوە بۆ گەورەبوونمان لە دنیا و دوا ڕۆژ وەڵڵاهی ئیخلاس گرینگە پاک و بێگەردی گرینگە خوای ڕەب العالمین کە دەفەرمێ دەربارەی خەڵکی دۆزەخی کە دەفەرمێ الذين هم يراؤون ويمنعون الماعون چێن ئەوانەی کەوە ئەهلی دۆزەخن خوا پەنامان بدا ئەوانەی کەوە ڕیابازی دەکەن و ئەوانەی کەوە ويمنعون الماعون ئەوەی کەوە ئیطعام الطعام ئەوەی کەوە دەستبارگرتنە بۆ خەڵک ئەوەی کەوە دەست کۆمەچیکردنی موسڵمانانە نایکە مانعی خێر دەبێ ئەو کاتەی خوا نەخواست دەبێتە مایەی غەزەبی خوا و تووڕەیی خوا بێبەرەکەتی خوا لە ئیش و کارەکانمان و مایەی فەشەلهێنان و ڕەفزبوونەوەمان لە کردەوەکانمان ئامانزداری پێوە نابێ. زۆر باش مامۆستا کەواتە کرێکارێک کە ڕۆژ تا ئێوارە خەریکی پەیداکردنی لوقمەیەکی حەڵاڵە بۆ منداڵەکانی بەرپرسێک کار بەدەستێک کارمەندێک لە دایرەکەیدا دایکێک لە پەروەردەکردنی منداڵەکانیە دراوسەیەک لە چاکردن لەگەڵ خزمەکانیان بەجێهێنانی سیلەی ڕەحم و ئەو کاروبارانەی تر ئەتوانین ئێمە بڵین بە تێکەڵکردن یان بۆمنە بە دانانی ئیخلاس و دڵسۆزی وەکو کرۆکی ئەم کارانە ئەمانەش بۆمان سەرنجام دەبنەوە بە عیبادەت و پەرستش واتە ئەتوانین بڵین کاروبارەکانی دنیامان کار و کەسابەتەکانمان ئەو چێژ و خۆشی و گەشت و گەڕان و سەیرانانەی کە بۆ ئاسوودەی دەرونی خۆمان یان بۆ باڵایی جەستەی خۆمان ئەنجامیان دەین ئەگەر دڵسۆزی و ئیخلاسیان لەگەڵدا تێکەڵ بکەین ئەو کاتە توانین ئەمانەش بە عیبادەت و پەرستش و ڕەزامەندی خوا بشوور بێنین و باسییان بکەین. بەدڵنیاییەوە دەبێ ئینسانی ئیماندار گەشتبین بێ بە هەموو کار و کردەوەیەک کە ئەنجامێدا بەڵام بۆ مەرجێکەوە وەکو باسمان کرد سیفەتی پاک و بێگەردی و ئیخلاسی تێدا بێ بۆ خوای ڕەب العالمین تێدا ئەنجام بدا. تەنانەت لە لێدوان کاتێکەوە من لێدوانێک دەدەم کاتێک کە جەنابەت بەرنامەیەک پێشکەش دەکەی لای کەمیەکەی لە بیدایەت و بڵێ خوایە ئەم کارە بۆ تۆ دەکەم ئەوە گرینگە بۆەوەی کەوا خەڵکێک قبولت
قبول پێ بدا گوێ لێ ڕابگرێ و ئەگەر هاتوو جەنابەت من لێرانەوە کە قسەیەک دەکەین ئەگەر بۆ دڵسۆزیمان و بۆ خەڵک بۆەوەی کەەوە بتوانین خەڵک ئاسوودە بکەین خەڵک بەختەوەر بکەین خەڵک گوێڕایەڵمان بکە دەبێت ئێمە نیەتی خۆمان صاف بکەین نیەتی خۆمان پاکەین هەم لە مادیات هەم لە شوبهات واتە نەک شوبهەمان مەبەست بێ نەک مادیاتمان مەبەست بێت تەنها بەوەی بێ سود بگەێنین کاتێک مامۆستایەک لە قوتابخانە وانە دەڵێتەوە ئەگەر هاتوو ئەم وانە گوتنەوەی نیەتی خۆی وادانا کەوا خوای رب العالمین فەرمانی بە ئیقرا کردو ئیقرا بسم ربک الذی خلق ئەگەر هاتوو ئەم شیعارەی هەبوو تعلیم و تربیەیە بەڕاستی ئەوەش هەموو وەکو مجاهید وایە وەکو ئەوەی کەوا زەکات دەدا ئەوەی کەوا حەج دەکا ئەوەی کەوا نوێژ دەکا ئەوەی کەوا ڕۆژوو دەگرێت شەو نوێژ دەکا بەڕاستی لە خێرەکەی کەم ناکاتەوە واتە کەسێکەوە ئەگە با بڵین وتەبێژێکە یان کەسێکە مامۆسای مەکتەبە یان کەسێکە وتارێک دەبەخشە لە مزگەوت ئەگەر ئەم ئیخلاسی پێوە نەبوو خوا نەخواستە تووشی شکست دەبێ نمونەیەک هەیە زۆر جوانیان گوتۆ کاتێک دەڵێن کەسێکی ناڕازگۆ ڕۆژانە بانگەواز دەکا بەوەی کە خەڵکی ناماڵم سوتاوە خەڵکی ئاوای لێ کۆ دەبنەوە دەڵێن فڵان کەس ماڵی سوتاوە با بچین کە دەچن هیچ لە گۆڕێ نییە ئاگر نییە الحەمدوللا و کەس نەسوتاوە دەڵێ فڵان بۆ واد و دەڵێ هەر بۆ خۆشیە ڕۆژی دوم بە هەمان شێوە هاوار دەکا فڵان ماڵم ئاگر تێبەر بوو خەڵک دەچێ هیچ لە گۆڕێ نییە بۆ کەڕەتی سێم کە بانگەواز دەکا ڕۆژی سێم ئەی هاوار ماڵم سوتا دیارە بە حەقیقی ماڵی دەسوێ ئەو ڕۆژی بەڵام خەڵک دەڵێن کاکە وێڵی بکەن ئەو کابرا هەر فێر بۆ بەو نوعە خەسڵەتەی کاتێکەوە خەڵک پێدەزانێت کوڵ و کۆی ماڵەکەی دامردووە بۆیە مامۆستای مەکتەب و مامۆستای مزگەوت و جەنابەت وەکو پێشکەشکارێک لە بەرنامەیەکی ئەوها شەرعی و براگەورەیەک لە گوندێکی ئەگەر هاتوو ئەم ڕازگۆیە ئەم ئەمینیە ئەم الدین و النصیحە تێدا نەبوو کە پێغەمبەری خوا فەرمی الدین و النصیحە قلنا لمن قال لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم فەرمووی دین دڵسۆزیە ئیخلاسیە بۆ خوای رب العالمین یەکەم جار پاشان بۆ پێغەمبەری خوا پاشان بۆ خەڵک ئێمە دڵسۆز بین ئەگەر ئەم دڵسۆزیە نەما ئەگەر ئەم خۆشویستنە نەما ئەگەر بە یەک چاو سیرکردن نەماوەتە عەدالەت دادگەری نەما وەڵڵی تووشی تەفرەقە دەبی تووشی لە دەستدانی برایەتی و خۆشەویستی و ئینتیما دەبی ئەو خەڵکێکەوە ئینتیمای لە دەستداوە ئینتیمای برایەتیە ئینتیمای خاک و نیشتمانە ئینتیمای نەتەوایەتیە لە ئەنجامی دووبەرەکی بووە لە ئەنجامی ناعەدالەتی بووە لە ئەنجامی ناشەفافی و نادادگەری ئەو خەڵکانە بووکەوە بانگەشەی برایەتیان کردو بانگەشەی دادگەریان کردووە بەداخەوە ئەگەر ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى ئێمە دەکەینە شیعار بەڵام کەمتر کردداری پێ دەکەین لە مەحکەمەکان نووسراوە فەحکم بین الناس بالعدل بەڵام کەمتر دادگەری دەکەین لە پەرلەمانمان نووسراوە ئەمرهم شورا بینهم بەڵام شورامان نییە قاقەزی یەک ناخوێننەوە ژێڕایەڵیمان نییە سەمع و تاعەمان بۆ یەکتری نییە دڵسۆزیمان بۆ یەکتری نییە بۆیە بۆتە مای پەرتەوازەی گەلەکەمان و زۆر جاری وایە بۆتە مای پەرتەوازەی مسلمانان لە مزگەوتدا بەهۆی تەفرەقە بوون و بەهۆی ئەوەی کە ئەمە تەیارێکە ئەمە بیرێکی هەیە ئەمە فکرێکی هەیە ئەمە معجزە بەزانایەکی وای لێ هاتووە کە خەڵک لەناو مزگەوتیدا تووشی دووبەرەکی و تووشی ڕیا بووە خوای گەورە پەنامان بدە زۆر باشە مامۆستا کاربەدەست و بەرپرسی وڵات دەسەڵاتدار یان بۆونە باوک بەرامبەر بە ژێردەستەکانی تا چەند پێویستە دڵسۆز و نیەتێکی باشیە بێواتە ئیخلاس و دڵسۆزی بکاتە بنەمای بەڕێوەبردننی ئەو کەسانەی کە لە ژێردەستیدا دەجێڕنەوە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێیان ڕازی بێ دەفەرمێ کاتێک شوانێک لە دەشت و دەر و چیا و چۆڵەکان هاتە لای خەلیفەی ئیمانداران عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی ئەی خەلیفەی ئیمانداران ئەو ڕۆکە خەریک بوو لە خۆ بچم و خەریک بوو وەکو بڵێ عەقڵ و ژیریم لەدەست بدەم خەلیفەی ئیمانداران عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمی بۆ فەرمووی لەبەر ئەوەی سوبحان الله بیم لە چیاوە گورک هات لەگەڵ مەڕەکان ئاویان خواردەوە لە ناو یەک کۆل لە ناو یەک حەوز لە ناو یەک گۆلە ئاو بەبێ ئەوەی کەوا مەڕ لە گورێک بترسێ و گورجی مەڕ ئەزیەت بدا
انزع عمر كوري عبد العزيز فرمي من أخلص بينه وبين الله أخلص الله بين الذئب وبين الغنم. هر كاتك سركرده كان بيني خويان وبيني خويان باكر ساكر لقال خوي رب العالمين صلحيان كيد خوي قول بيني قرقو بيني مرش صاف دكا بلام خوانا خواسة كاتك وسركرده كان بيني خويان وبيني خويان ويران كيد أو كاتي مر لمر أمين نابي أو كاتي ميرولي لميرولي أمين نابي أو كاتي مسلمان لمسلمان أمين نابي. الناس على دين ملوكهم خلقان لسر بيرو بروغرامي سركردكان ياندان خوانا خواسة أو سركردان أجر هاتو سركردين لارو لوير بون سركردين عادل بون سركردين راسقو بون سركردين استمكار بون خلقكش أو ها برورده دبي لسر أمنا عدالتيا لسر أمنا راستيا لسر أمنا شفافيا دول روي جنابت كوا بيني سركرديك دروي شكل بويك وعديك دا وعدكين نجيان دجى خلقكش برا تساوي دكا أو خلقك ولا بدستيويا دارو دستكي ولايكمي حماية كاني وهذا كان كوا أم سياسة تسوتي أو دوبات بكنوا بلام إنساني عاقل أوي كوا من اعتض بغيره كبندو آموش قالي لخيري خوي وربقري إما تسندين ده صلاة من بني ده صلاة استمكار ده صلاة داجيركار ده صلاة كوا دجبة قومي رسني كردبون بداخوا كزور يعني لنا بردن زور لكردكان يعني شهيد كردو زور لا قالي كردي يعني مظلوم توسان دوا بلام خوي رب العالمين روجش داهنا فإذا أخذه لم يفلته كاتك وروجي استمكار هاد كاتك وروجي انتقامي خوي هاد روجي طولي خوي رب العالمين هاد أو خلقانا دقري كالرياباس بون كبيقرن بون أواني بو خوي رب العالمين يعني كارو عبادة أنزام نداوا أوانيك وبو خوي رب العالمين يقلانا بوتنوا أوانيك وبيني خويان وبيني خويان ويران كردوا أوانيك ونادات قربون نا شفابون نا أمين بون نا رازقو بون أدا كردني كاركي روجانيان خوي رب العالمين توشي غضبي خوي عندك فإذا أخذوا لم يفلتوا توشي انتقام إلهي دبي لسري ظلمك لسر هالناستي سلط الله عليه من هو أشد منه خوي جورا كسيشي لوي ظالمتر لوي استمكارتر لسوي مسلط دكا تاوكو لنايب با أو سنة إلهية كاتك وإخوانا خواسا كسيك مخلصنا وبوخوا كسيك لكردوا كاني لبر بردني بيشو وظيفكي مخلص نبو بو خاچي بو اجتماعي بو قالوا ولاتكي خوي رب العالمين توشي غضبي خوي دكا توشي عقابي خوي دكا كاتك وابو خوي راناغا دارو دستي خوش كوب كاتوا زۆر باش مامۆستاگیان کۆتا قسە و سەرنجی جەنابتان لەسەر ئیخلاس و دڵسۆزی لە ژیانی ڕۆژانەماندا لە کاروبار و پەرفشۆی بابەتەکاندا پێم خۆشە گوێبیستی کۆتا پەیامتان بم. ئەمن لێرە نەوە پەیامێک دەگەێنم بەسەرجەم ئەو برایانێکەوە وەکو دەڵێ سەرەگوری سێکیان بەدەستەوەیە بۆ نمونە پیاوێک لە ماڵەوە کەوا خاوەن ئوسرەیە و خاوەنی خێزانی خۆیەتی مناڵێکی لەبەدەستیە خێزانیەتی برایەکێتی هەر کەسێکێتی واتە ڕەب الئوسرەی و خاوەنی ماڵە و گەورەی ماڵە هەم لە ماڵەوە هەم لە قوتابخانە هەم لەسەر پیش و پرۆژەکانمان هەم لە دوکانمان هەم لە دائیرە و دامودەستگاکانمان هەم لە سەرۆکی وڵاتمان ئەگەر بمانەوێت خەڵک ڕاست بێ ئەگە بمانەوێت خەڵک دڵسۆز بێ ئەگە بمانەوێت خەڵک لێبڕاوانە بۆ خوا و بۆ خەڵک و بۆ خاک کار بکا و تێ بکۆشێ وەڵڵاهی دەوێت بۆ خۆمان وابین واتە ئەگەر باوک لە ماڵەوە لار بوو ناڕاست بوو مناڵەکانیش بە هەمان شێوە ناڕاست دەبن مامۆستا لە قوتابخانە ئەگەر دڵسۆزی لەوانە بێژەکەی نەکرد بەڕاستی قوتابیەکانیش خواخوایانە کاتەکە بڕوا و فێر نەبن بە هەمان شێوە بەڕێوەبەرێک بە هەمان شێوە پێشکەشکارێک بە هەمان شێوە سەرۆکی وڵاتێک ئەگەر خوا نەخواستە دوور بوو لە ئیخلاس لە ڕیا نێزیک بوو لە زوڵمستەم نێزیک بوو وەڵڵاهی ئەو کاتی فەلا تەلومونی وەلوموا ئەنفوسەکوم نابێت لۆمەی کەس بکەین دەبێت تەنها لۆمەی خۆمان بکەین ئەگەر ئەوڕۆ ئێمە حاڵمان شپرزەیە ئەگەر ئەوڕۆکە تەوحیدی سەفمان نییە یەکدەنگ نین یەک لیست نین یەک ڕیز نین وەڵڵاهی پێداچوونەوەی دڵی خۆمانە دەبێت تەوبە بکەین پەشیمان بینەوە لەگەڵ خوا هدنە بکەین و سڵح بکەین ئەنجا داوای لەبرن لەو خەڵکە و لەو قوتابیانە و لەو ژێردەستانەی خۆمان بکەین بەڵکو خوای ڕەب العالەمینیش کارەکانمان ڕایی دەکا و کارەکانمان لێ قبوڵ دەکا وەکو باسمان کرد هەوێنی ئەم قبوڵە هەوێنی ئەم برایەتیە ئەم ئاشتی و ئەمانە بەڕاستی ئیخلاس و دڵسۆزی و لێبڕاویە بۆ خوای ڕەب العالەمین پاشان بۆ خەڵکی خوا پاشان بۆ موسڵمانان بەگشتی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان کانی کوردەیی زانای ئاینی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست
لێرەشدا هاتمە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە یەکگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ لە پەنای خوادا بن.